تورکیا لە سووریا بە دوای چیدا دەگەڕێت؟ وەک بیرهێنانەوەیەکی مێژوویی پێویستە ئاماژە بەم خاڵە بدرێت. پەیوەندی نێوان تورکیا و سووریا وەک دوو دراوسێ و دوو هاوسنوور بەردەوام لە ئاڵۆزی و قەیران و هەڵبەز و دابەزێکی سەیر و سەمەرەدا بووە، واتە هەر لە ساتەوەختی ڕووخان و دابەشکردنی ئیمپراتۆریای عوسمانی پاشەوەی سووریا وەک وڵاتێکی سەربەخۆ لە پاڵ سنوورەکانی تورکیای نوێدا سەری هەڵدا، ئەم دوو وڵاتە بەردەوام لە قەیراندا بوون و تەنانەت وەکو دوژمن و نەیاری سەرەکی سەیری یەکتریان کردووە. هەر لەم پەیوەندیەدا لە ساڵی 1939 ئەنقەرە لە پەلامارێکی کتوپڕدا پارێزگای ئەسکەندەرونەی داگیر کرد کە پارێزگایەکی گرنگ و استراتیژی سووریایە و لە لێواری دەریای سپیە. دواتریش وەک بەشێک لە خاکی خۆی ناساندی و لە ئێستاشدا وەک پارێزگای هاتای بە فەرمی بەشێکە لە وڵاتی تورکیا. هەر لە درێژەیەم قەیرانەدا هاوکات لەگەڵ دەستپێکردنی خەباتی چەکداری لەلایەن پەکەکەوە دۆڵی بیقاعی سەربەخاکی سووریا لەلایەن دەوڵەتی حافز ئەسەدەوە خرایە خزمەتی پەکەکە و دەوڵەتی سووریاش بە ئاشکرا و نهێنی دەستی بە یارمەتی سەربازی و دارایی ئەم حیزبە کرد. دواتری شەرم سیاسەتەی دیمەشق دوو وڵاتی گەیاندە لێواری شەڕ و پێکدادان. لەم پێناوەشدا لە ساڵی 1998دا تورکیا هێزی بردە سەر سنووری سووریا و لێجان لە وڵاتە لە ئان و ساتتا بوو. پاش نزیکی دوو جەیە پشتیوانی لە پەکەکە ئیتر سووریا بە ناچاری وازی لەم حیزبە هێنا و لە ئەنجامی ئەم بڕیاری تورکیاش ئاپۆ لە وڵاتی کینیا دەست بەسەر کرا. جیا لەمەش پرسی ئاوی دیژلە و فرات و دروستکردنی بەنداو لەلایەن تورکیاوە. بەردەوام پەیوەندی ئەم دوو وڵاتەی تووشی کێشە و قەیران و ئاڵۆزی کردووە و هەر لەم نێوەندەشدا ئەنقەرە وەک دەرفەت سەیری ڕووداوی بەهاری عەرەبی کردو لە ڕێگەی دروستکردنی گروپ و میلیشیای وەک سوپای ئازادی سووریا، بەرەی نوسرا، فەوجی سوڵتان موراد و تەحریر شام دەستی بە دەستێوەردان لە کاروباری وڵاتەدا کردو لە ئەنجامدا توانی هەندێ ناوچە و شاری کوردنشینی وەک عەفرین داگیر بکات و خۆی وەک هێزی کاریگەر لەسەر ساحەی سیاسی سووریا نیشان بدات کە لە بنەڕەتدا بە ڕەچاوکردنی ڕۆڵی ئەمریکا و ئێران و تەنانەت حیزبوڵای لوبنان تا ڕادەیەکی زۆر لە ساحەکەدا پەراوێز خرابوو. بەڵام وە دیارە بە ڕووخانی دەوڵەتی بەشار ئەسەد لە ماوەی 11 ڕۆژدا لە سەر دەستی گروپی تەحریر شام لە ئێستادا ئیتر دووبارە دەیەوێت وەک ئەکتەری سەرەکی خۆی لە سووریادا دەربخات. لەم ڕووەوە پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا تورکیا لە سووریادا بە شوێن چیەوەیە کەوا بۆتە کەوا سووری بەر لەشکر بۆ ڕووخانی دەوڵەتی بەشار ئەسەد. بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە باشترە بیری خۆمانی بێنینەوە کە دەسەڵاتی سیاسی ئەنقەرە و بەتایبەت ئەردۆغان لە ماوەیەدا لە پەڕ ڕایان گەیاند ئەوان وەک دەوڵەتی تورکیا ئامادەیەوەن پرۆسەی ئاشتی لەگەڵ پەکەکەەوە ئاپۆدا دەست پێ بکەن. دیار بوو ئەم ڕاگەاندنە لە ناکە و لە پڕی ئەنقەرە لە خۆڕانیە بەواتایەک دیار بوو بڕیارە شتێک ڕوو بدات کە ئەم وڵاتەی نیگەران کردووە و دەیەوێت دەست پێشخەری بکات بۆ ئەوەی تووشی زەرەر و کێشە نەبێت. دواتر دەرکەوت ئەم بڕیار و ڕاگەاندنەی دەسەڵاتی سیاسی تورکیا پەرچەکردار بوو لە بەرامبەر دانیشتنە نهێنیەکەی نێوان مۆساد و هەسەدە کە بە تەواوەتی ئەم وڵاتەی نیگەران کردبوو. هەر بۆیە تورکیا پاش ئاگاداری ئەم دانیشتنە و نیگەرانی لە بابەتی ڕێککەوتنی هەسەدە و ئیسرائیل بە یارمەتی دارایی قەتەر هەرزوو هانی هێزەکانی تەحریر شام و سوپای ئازادیدا کە لە ڕووخاندنی دەوڵەتی بەشار ئەسەد پەلە بکەن و سڵ نەکەنەوە. دەرەنجام تورکیا توانی بە یارمەتی قەتەر و گڵۆپی سەوزی ئیسرائیل و ئەمریکا و تەنانەت هەندێک وڵاتی عەرەبی لە ساحەی سیاسی سووریادا وەک یاریزانێکی سەرەکی دەرکەوێت. کەواتە تورکیا لەم ڕووەوە دەیەوێت جیا لەوەی پێش با ڕێککەوتنی کورد و ئیسرائیل لە ناوچەکە و بەتایبەت لە سووریادا بگرێت ئەوکات دەیشێوێت لە نەخشەڕێگەی داهاتووی سووریادا ڕۆڵی دیار و لەوانەیشە یەکلاکەرەوەی هەبێت تا بتوانێت لەم ڕێگایەوە ئیمتیاز لە ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت وڵاتانی عەرەبی وەربگرێت. گرنگتر لەوەش وەک هێزێکی سەرەکی خۆی نمایش دەکات لە پرسی دانوستان لەسەر ئایندەی سیاسی ناوچەکە. با ڕەچاوکردنی دۆخی ئێستای سووریا لەلایەک و نەخشە ڕێگاکەی ئیسرائیل لەلایەکی دیکەوە کە نایەوێت هیچ زلهێزێک لە ناوچەکەدا بوونی هەبێت پێدەچێت لە کوردخایەندا ئەم دۆخەی ئێستای سووریا بە سوودی تورکیا و دەسەڵاتی سیاسی ئەنقەرە بشکێتەوە. بەڵام مەحاڵە لە درێژخایەندا بە سوودی ئەم وڵاتەدا بشکێتەوە چونکە بە دڵنیاییەوەی تر ئیسرائیل و تەنانەت ئەمریکا و لەوانەشە وڵاتانی عەرەبی نایانەوێت سەرێشەیەکی دیکە لە ناوچەکەدا سەر هەڵبدات و گرنگتر لەوەش ئیسرائیل هەرگیز ڕێگا نادات جارێکی دیکە سەروەریەکەی بکەوێتە مەترسیەوە. هەر بۆیە ئەستەمە ڕێگا بدرێت لە داهاتوودا تورکیا وەک زلهێزی ناوچەکە دەرکەوێت. بۆیە پێدەچێت لە کوردخایەندا ئەنقەرە بگاتە ویستەکانی بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتوودا زۆر شت بە زیانی وڵاتە دەشکێتەوە و ناگاتە ئەو مەبەستانەی کەوا دەیویست بە ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد و بەکارهێنانی ئەم کارتە لە داهاتووی ناوچەکەدا پێیان بگات.